پارتووک ناوێ قەواخانەیەکە ڕوشنبیریە لە هەولێر و هەندێک کچ بڕێڤە دەبن و هەر کەسێ سەردەنە قەواخانە بکاتن بە سەدام بابەتان لەبەر دەستی خۆ دەبینیتن و بێ بەرامبەر دەکاریتن هەندی ئەوی ببێتن تێدا بمینیتن و بخوێنیتن. مەبەستەکەمان ئەوە بوو خەونێکی زۆر گەورە بوو لای ئێمە و جێگایەکی وامان نەبوو هیچ لە کوردستاندا و جایزێکی زۆر گەورە هەیە بینی ئەو کۆمەڵەتیە کە دەخوێنی و ئەوەی کەش کە ناخوێنتەوە لەبەر هەندێک دەبینی عالەم زۆر ڕایانەیە بچن مەسەلەن لە ئەمریکای بژینیان لە ئۆروپای. کومەکە کچان دەست بەڤەکردنەوەی پرۆژەی کردە و هەرچەندە بارگرانیە کۆمەزن لەسەر وان چێ بووە ژڕووە داراییڤە لێوەکی ئەو دەبێژن ئەف پرۆژەیە ژمێژە خەونەوان و کار بوو خەونا خوکردن و نوکەژی بڕێڤە دەبن. زۆر دەخوێننەوە عالەمەکەی خۆشمان هەر شکات دەکەن دەڵێن ئەمە لۆ وەک ئەو وڵاتە نینە بەڵام کەس ناخوێنتەوە. ئێمە ئەو محاولەوەمان کرد محاولە دەکەین عالەم وا جەزب بکەین تا بخوێننەوە و عالەم وا جێگایکی خۆشیان بۆ دابینکەین کە حەزیان لە خوێندنێ بێ دیسان و دەست پێ بکەنەوە بخوێنەوە کتێبمان هیناوە بە ئینگلیزی بە عەرەبی بە کوردی تاکو کەس گلەییەکی نەبی. زیادەتر ji 3000 babetên cuda û di buwarên cuda cuda da dîwarên qewaxanê dapoşîne. Bi xwenerên qewaxanê hatiye pêşkêşkirin zêdetirîn babetên cîhanê û ji zimanên cudayên cîhanê. Bi xweneran senahîkirin hatiye kirin bû gehiştina her pertûkekê ku ew bi heza xwe bihelbijêrîtin û bi belaj bixwînîtin. û eger xwenerî viya dişetin ew pertûkê jî bikirîtin. Xwener jî evê gavê bi baş dizanin û dibêjin divêt ev yeke bibîte kultûr ku zêdetir girîngî bi xwendinê bihête dan. لەبارەی خوێندن ئەو وڵاتانە ئەوەی کتاب زۆر دەخوێنەوە یان لە منداڵیەوە فێر دەکرێن کە کتاب گرنگە لەوەی ئیماجینەیشنت بکرێتەوە زووتر پێش دەکەون دەبینی لەگەر کتاب وەکوی کە دەیخونیەوە دەبێت شەخصە چکە دنیای لە هەموو ڕۆوەک دەبینی لە جیاتوەی بە یەک شێوازی بیبینی چکە دەبینی بەرەبەرە وڵاتەکەمان پێش دەکەوی و گەنجەکانیش هەمویان ماشەڵڵا زیرەکەن. سەردانکەرێن قەواخانێ bi نمونەیەکە جوان dibînin heta bû kesên serdana qewaxanê dikin bibîte delîve ve xwarina qawê û xwandina pertûkê di êk dem da. طبعا یەکێک لەو سیفەتە گرنگانەی هەر کۆمەلگایکی زیندوو بوونی خوێندەواریە لە نێو خوێندەواریش بوونی گرنگجیدانە بە کتێبە لە کۆمەلگا پێشکەوتوەکان یان بڵێن وڵاتانی جیهانی یەکەم کە زیاتر گرنگجی و تەرکیزیان لەسەر پێشکەوتنە لە پاڵ پێشکەوتنەکانی دیکەی ژیان لە بوارەکانی دیکەدا زۆر گرنگجی بە خوێندن دەدەن و خوێندنەوەی کتێبیش بۆیە دەبینین کاتێک نووسەرێک لەوێ کتێبێک دەخاتە بازارەکانەوە بە ملیۆنان کتێب و نوسخەی لێ چاپ دەکرێت. کومڤەکردن di navbera xwendin û qehwê da dibîtin wêneyekî klasîkî bîtin lê li vê re rastiyeke berçav e û her wasa dibîte delîveyeke xweş bû komvekirinê li cihekê qehwe bibîte hevalê sêyê komvekirin di navbera pertûk û xwenerî da ye. Eyas Abdullah NRT Hewlêr.